بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقمەم شۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ ئەم جارە گفتوگۆیە لەسەر بابەتێکی تەواو یاسایی تەواو دەستوری مەبەستمانە لە ڕوانگەی کۆمەڵێک بۆچوونی یاساییەوە ئەوانەی کە لە چوارچێوەی یاسا لە چوارچێوەی دەستوری عێراقی خۆیانە بیننەوە لەگەڵ مامۆستا زەردەشت خالید ماستەر لە دیزاینە دەستوریەکان گفتوگۆیەک بکەین و بۆ بینەری ڕوون بکەینەوە بە زمانێکی سادە و ساکار کە ئایا ئەنجامدانی ڕفراندەم نادەستوری بوو سڕکردنی بەمانە یاخود بەمانای ئەوەیەت کە ئیتر کۆتایی هاتووە تەمەنی ئەم ڕفراندەمە مادام سڕکراوی ترکاری پێناکرێ و مەبەستمە پرسیاری ئەوە بکەم حکوومەتی عێراقی لە ڕێگەی عەبادیەوە و ئێران و تورکیا ناوە گوێمان لێ بێڵێن هەڵی وەشێننەوە ئایا ئەمە لەگەڵ دەستوری عێراقیەکە گرێتەوە یان ئەما گەڕێتەوە بۆ دادگای فیدراڵی و لە دادگای باڵای فیدراڵی عێراقیش شتێک نییە وەکو بوردە گفتوگۆیەکمان لەگەڵ مامۆستا کردووە پێش بەرنامەکە شتێکەیە بە ناوی هەڵوەشاندنەوە و ئیلغاکردنەوەی یان شتی تر هەیە کە بیکە ئایا دەسەڵاتی حکوومەتی عێراقیە کە بۆ نمونە داوای کۆنتڕۆڵکردنی فڕۆکەخانەکان مەرزەکان خاڵە سنووریەکانەکات ئەمە تا چەندە لەگەڵ دەسەڵاتەکانی ئەوانەیە کە گرێتەوە ئایا حکوومەتی عێراقی چاوەڕێی کۆتابڕیاری دادگای فیدراڵی کردووە یان پێش ئەو کەوتووە تەنانەت نەکرد پێشی کەوتۆ بەڵکو هێزیشی بەکارێناوە کە ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان لە محەڕەماتە ینی تۆ پێشێلکردنی یاخود ژێر پێخستنی بڕیارەکانی دادگای فیدراڵە بەبێەوەی چاوەڕێی بکەیت مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە پارێزەرەکەی عەبادی چی وتووە مە بەنسبەت کوردەوە زۆر گرنگە مامۆستا ڕوونی ئەکاتەوە کە ئەو چی وتۆ و داوای چی کردووە و ئەبێ کورد لە ئێستادا چ گەمەیەکی دەستوری ورد بکات بۆی وەکو جاران بە دۆڕاوی لە دانوستانەکان نەیەتە دەرەوە ئایا ئەم جارە دانوستان لەگەڵ بەغدا ئەرکی سیاسیەکانە یان سیاسیەکان ئەبێ لە باکگراوند بن تەنها بۆ ئیمزاکە و واژۆکردنەکە لەوێ بن خەڵکی زانا خەڵکی بەتوانە خەڵکی شارەزا لە بوارە جیاوازەکان کاتێ باز دێتە سەر باسی فڕۆکەخانە باز دێتە سەر باسی خاڵە سنووریەکان باز دێتە سەر باسی بڕگەیەکی دیاریکرا و ورد و دقیقی ناو دەستور ئەبێ خەڵکانی شارەزایەک لای بکەنەوە ئەمان لە باکگراوند بن نەک وەکو جاری جاران کە ڕاوێژکارەکان لە باکگراوند دانران و بە قسەشیان ناکرا بۆی کورد جارێکی تر بەم دۆخە ئێستایەتیان ئەپەڕێ مامۆستا زەردەشت خالید ماستەر لە دیزاینە دەستوریەکان سوپاس بۆم دەرفەتە ماندوو نەبی ئەمەوێت بەو پرسیارە داخل بین ئەنجامدانی ڕفراندەم لە 25 نۆ کارێکی نادەستوری بوو کورد کردی لە ڕاستیدا سەرەتا دەبێت قسە لەسەرەوە بکەین ئایا ڕاپرسی هەرێمی کوردستان ئامانجەکەی لێ چی بوو ئەمە زۆر گرنگە لەبەرەوەی خۆی ڕاپرسی خۆی وەکو پرۆسەیەک بۆ دەربڕینی ڕا و وەکو میکانیزمێ بۆ وەرگرتنی بیر و بۆچوونی کۆمەڵە خەڵکێک لە هەرێمێکی دیاریکراوە هیچ پرۆسەیەکی نادەستوری تێدا نییە وەکو هەمیشە لە بەرنامەکانی پێشتریشدا کە لە چاوپێکەوتەکانی پێشیش هەمیشە ئاماژەم پێداوە بابەتێکی زۆر گرنگە جیایکەینەوە لە نێوان میکانیزمی یاسایەک لەگەڵ ئامانجی یاسایەک واتە کاتێک کە پرۆسەی ڕفراندۆمی هەرێمی کوردستان لە سەرەتاوە و ئامانج لێی ئەوە بووە کە بە گفتوگۆ کۆتایی پێبێت و ئەم نەهەجەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ جۆرە لایەنێکی نادەستوری تێدا نییە بەنسبەت پرینسیپە جیهانی گەردوونیەکانەوە بۆ نمونە من بۆ پشگیریکردنی ئەم قسانی کە بۆ جەنابەتیەکەم یەکێک لەو دۆسێ گرنگانە هێنمەوە بیری بینەران ئەویش بابەتی ساڵی 1969 ویلایەتی تەکساس پرۆژە یاسایەکی پێشکەش کرد لە پەرلەمانی خۆیان بۆ جیابوونەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یاسای کە چوو بەردەم مەحکەمەی ئیتیحادی ئەمریکا لەوێ سەرۆکی دادگا ناوی سەرۆک چەیس بوو مۆرگان پی چەیس لەناو ڕەکەیە ڕێکی زۆر جوان دەڵێت مجرد هەوڵدان بۆ جیابوونەوە نادەستوری نییە بەڵکو گرنگە ئامانجی جیابوونەوەکە بە ڕەزامەندی هەموو لاکان بێ و ئەگەر بە ڕەزامەندی نەبێ دەبێت ئەو ویلایەتی کە دەوێت جیابێتەوە بتوانێت بە شۆڕش کۆتایی پێبێنێت واتە شەرعیەتێک وەرگێ لە دەروی شەرعەتی دەستوری هەر کاتێک کە تۆ قسە لەسەر شۆڕشەکەیت واتە قسە لەسەر ئامڕازی دەرەوەی دەستور دەکەیت و قسە لەسەر ئەوە دەکەیت چیتر ئەو دەستوری کە پێشتر ئەو وڵاتی حکوم کردووە تۆ لەژێر سیادی ئەو دەستورێتە دەرەوە سیستمی فیدراڵی بەنسبەت سیستەمی فیدراڵی وایە ینی بە وەرگرتنی ڕەزامەندی ویلایەتەکانیان با بڵێن پارێزگاکان یان ورتر بکەینەوە و ڕێککەوتن لەگەڵ حکومەتی ئەوەی کە حکومەتە فیدراڵەکە بالضبط یان بە شۆڕش بێت دروست کەواتە بە پشت بەستن بەمە ئەوەی دروست کردوێتی
هیچ شتێکی نایاسایی و شتێکی نادەستوری نادەستوریەدا نییە لەگەڵ دەستوری عێراق شتێکە یەکان گیرە بۆ نمونە ئێمە تەنە دەستوری عێراقی گەر سێریکەی زیاد لە چەندین موادمان هەیە قسە لەسەر ڕاپرسیەکە بۆ نمونە لە موادەکانی ئەوەڵیدا باز لەوە دەکات دانیشتوانی هەرێمە یان پارێزگای توانن بڕێگی ڕاپرسیەوە زمانێک بۆ خۆیان هەڵبژێرن لە مادەکانی کۆتاییدا لە سەوچلەکانی کەیتە خوارەوە باز لەوە دەکات لە حاڵەتێک گەر بێت و سەلاحیەتە بۆ ماوەکانی هەرێمەکان حکومەتی اتحاد بیوێ لیان بسەنە پێویست لە ڕێگەی ڕاپرسی و هەرێمەکان پاشان موافقەتی پەرلەمانی هەرێمەکان و ئەو دەسەڵاتە نەبێتە بە حکومەتی فدرال بۆ نمونە لە مادەی 110 و 190 دەستوردا بە ئاشکرا ئاماژەی داوە بۆی کە ئیستفتاوەکو ئەمڕازی بەکاردێت بۆ وەرگرتنی ڕەزامەندی خەڵکێک کە ئایم خەڵکە بیان بن بە هەرێمیان خود نا لە چوارچەوەی عێراقدا پرسیارەکە لێرەدایە خودی ڕیفراندۆم وەکو ئامرازێک هیچ جۆرە نادەستوریەک تێدا نییە وەرگرتنەوەی سوڵاحیەتەکان لەم ڕۆژانە و ڕۆژانی پێشووتر ینی کۆمەڵێک سوڵەت تەنانەت لە تورکیا ینی ئەمە لە دەستوری عێراق یەکلا کراوەتەوە کە ئەم حکوومەتە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵێ وای ینی وەکو ئیقلیمی شیمالی عێراق ناویە بن بۆ استفزاز و ئیهانەتکردنەوەی نادەستوری بەرپرسێکی باڵای عێراق ئەڵێت کوردست ئەم هەرێمە ناوی ناڵ ئەڵێ ئەمە وەحدەیەکی یەکەیەکی کارگێڕی عێراقە بەڵێ هەموو ئەمانە پێشێرکردنی دەستورە مادە 110 بڕگەی یەک زۆر باشکرا ئەو مەسەلەی بڕانوتو زۆر بە ئاشکرا دەڵێت ئەم دەستورە لە ڕۆژی جێبەجێکردن و ئیقرارەکات بە هەرێمی کوردستان و بە دەسەڵاتەکانی وەکو هەرێمێکی فدراڵی ناوخۆی عێراقدا 110 بڕگە یەک ئەمە بابەتێک نی ئەوەی کە ئێستا دەکرێت بەشێکە لە ئیستفزازکردن بەشێکە لە شکاندنی شکۆی نەتەوەیەک بەشێکە لە پرۆسەی چۆن پێ بڵێم ئەو گەلە کۆمەنی و دەوڵەتێکە لە هەرێمی کوردستان کراوە ئەگەر وەکو لایەنە دەستوریەکە سێر بکرێت بێگومانە کورد دەتوانێت لەسەر تەنان بەکارانی ئەو دەستە باژانە ئەو عیبارەتانش نادەستوریە باش من ئەوە جێهێڵم مامۆستا بۆ کاتەی کە باس لە گەمەیەکی وردی دەستوری لەلایەن حکوومەتی هەرێمەوە بکەین کە چۆن ئەمانەش بەکاربێنێ وەکو خاڵی بەهێزی خۆی کە دژی کراوە بابینە سەر و بابەتەی ینی ئەوانەی دەنگیان داوە هەستەکەن غەدریان لە یەکرێک کە ڕیفراندۆم سڕ کراوە باستامە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لێداوە وەکو بۆەوەی ڕێگری بکرێت لە بەرکەوتن و لە شەیدبوونی زیاتری پێشمەرگەکان و کوژانی زیاتری ئەوانەی لە دیوی عێراقەوەن سڕکردن بە مانای کۆتایی هاتنی ژیانی ئەنجامی ڕێفراندەمەکەیت ئەوەی کە لای من جێگەی زۆر قسەکردنە ئەوەیە تۆ کاتێک کردەیەکی یاسایی بۆ نمونە ڕێفراندۆم سڕی دەکەیت یان بڵین تەجمیت ئەم پرۆسەیە گرنگە ئاسەواری یاسایی هەبێ بەڵام ڕێفراندۆمی هەرێمی کوردستان ئەوەی کە لە ناو فقهی دەستوری پێی دەوترێت procedural self determination واتە لایەنە ڕووکاریەکانی بەدەزێنانی مافی سەربەخۆی یاخود بڵین بەدەزێنانی مافی چارەنووسە هیچ جۆرە کاریگەریشی نەبووە تا ئەو ڕۆژی تۆ ڕاگانی سەربەخۆی دەکەی واتە گەر ئێستا سڕ بکرێ و سڕیش نەکرێ ڕیفراندۆم لە ڕۆی یاسایەکی باسی ڕۆ سیاسیەکەی ناکەم لە ڕۆی یاسایەکی چی گۆڕە من بەس ئەو پرسیارە دەکەمانی هیچ شتێک نەگۆڕە بۆ گەر تەجمیدیشی بکەیت هیچ شتێ ناگۆڕێ تەنها مەسەلەکە شکاندنی شکۆی سیاسی هەرێمەکە هیچ شتێ بەنسبەت تەجمیدکردن و سڕکردنەکەوە مادام کاتێک دیاری نەکراوە ینی مۆڵەت دوا مۆڵەتێک دێدلاینێ سەقفێکی زەمەنی دانەنراوە لە هەر ساتێکە حکوومەتی هەرێم ئەتوانێت ژیانی ببەرا بکاتەوە باشە با من پرسیارێکی گریمانەی بکەم کە ئەبینم زۆر کەسیش مەراقێتی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان سبەینێ لە وەکو گریمانە قساکە لە پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەکە هەمان ڕێچکەی پەرلەمانی کەتەلۆنیا بگرێتە بەر و سەربەخۆیی ڕابگەیەنێت مامەڵەکردن لەگەڵ خاکی هەرێمی کوردستان و هاتنە ناوەوە و شکاندنی سوور ئەبێ بە پرسی نێوان دوو دەوڵەت بەڵێ واشتوانێ بیکات ئەو کێشەکە گەورەتر دەبێت لەبەرەوەی کێشەکە ئەلێرا دروستە ئێستا کاتێک کە تۆ ڕاگەاندنت کرد بەبێ ئەوەی موافقاتی دەوڵەتی لە خۆ وەرگریت هەروەکوی کە دروستەکە کێشت بۆ دروستەکە بۆ نمونە بامە چەند نمونەیەکی واقعیت بەمێ ئێستا بۆ نمونە جیابوونەوەی باشووری سوودان ئمە بە حکومەوەی کە لە سنتەری دیموکراسی دەستوری لە ئەمریکا کار کە پێشتر کارم کرد بە وردی ئاگام لە جیابوونەوەی پرۆسی ڕێفراندۆمەکە بوو ئەو معاهدەی کە لە نێوان حکومەتی باکوور و باشووری سووداندا کرا سیادەی بەخشی بە حکومەتی باشووری سۆدان و ئەو دەوڵەتە نوێی لە دروست کرد نمونەیەکی کرد بەمێ
دروستبوونی ڤاتیکان وەکو دەوڵەتێک کە ئێستا لە ناو میساقی ئەوەی متحیدەیە وەکو عزوی چاودێر تەعامل لەگەڵ ئەکرێ و لە ناو محافلی دەولیشە وەکو دەوڵەتێک ئاعتیباری بۆ دەکرێت لەو موعاهدەیەوە دروست بوو کە لە نێوان ڤاتیکان و حکوومەتی ئیتالیا بەسرا واتە بەخشینی سیادە کێشەکەت بۆ دروست دەکات. ئایا ئێمە وەکو کورد بمانەوێت لەم دۆخەی خۆمانە تاگلایانە بیکەین پێم وایە هەڵەیەکی کوشندە دەبێت بوو پێی کە تۆ ناتوانانی هێزی ئەوەندە زۆرت نییە بتوانانی شەرعیەتێکی شۆڕژێر یاخود تاگلایانە بتوانانی مەرجی خۆت فەڕستکەی و کێشەکەش لێرەدا دروست دەبێت بە منطقەیەکی متەنازع و مەسەلەیەکە بێت تەنانەت محاکمی دەولیش مافی یەکلاکردنەوەی نابێت بۆت بە ئاسانی لەبەر نازم لەگەر جەنابەت ئاگادار بیت ئەو کێشە متەنازعانی کە هەیە بۆ نمونە لە نێوان چینی میلی و لەگەڵ چینی ئیمپراتۆری تا ئەم لەحظەیەش حکوومەتی هۆنگ کۆنگ پێی وایە کە ئەو شەرعیەتی هەیە و چینی میلی کەواتە ئەمریکا ئێستا سەرۆک شینپینگ سەرۆکشێتی ئەو کڵیمێکە دیعایەوە دەکات دەڵێ دەبێ ئەوە نەمێنێ و حکوومەتێکی ناشەرعیە و تا ئێستش کێشەیان هەیە لەسەرەوە و تاکە پارێزەری حکوومەتی چینی ئیمپراتۆری کە ئێستا لەوێ بۆ بە چۆن پێ بڵێن بۆ بە ئەساسی حکوومەتەکەی بەریتانیا هەر ڕۆژە بەرە دەسی لێ بەربات بێگومان شتێک نامێنێ بۆ لەبەری چینی میلی هێندە بەهێزاتوانێت بە هەژمونی خۆی بێز سەربازیەکانی خۆی کۆتایی بە مەسەلەکە بێنێ و خۆشە زانی لەگەمە دەستوریەکاندا لە دوجارە براوەش مەرجی خۆی دەسەپێنێ ئەمە تۆ کێشەکە لێرەوە دەست پێ دەکات يعني ئەگەر ئێمە سەراحەت منم واقعانەم قسانە دەکەم ئەگەر هەرێمی کوردستان بێوێت لەم چوارچێوی کە لەم لەحزەیە هەیەی ئێمە مجموعی قەرارەتی نێودەوڵەتیمان هەیە وەکو قەراری 680 کە تا ڕادەیەک حدودی هەرێمی کوردستانی تهدید کردو و کۆمەڵێک چۆن پێت بڵێن پارێزبەندی نێودەوڵەتی بەخشیەوە بە هەرێمی کوردستان کە تا ئەم لەحزەیەش دەستوری عراقی ناتوانێت ئەو پارێزبەندیانە هەڵوەشێنێت چونکە لە پێش دەستورەکە بوونی هەیە و خۆش نەزم جەناب شارەزابی دەستوری کاتێک کە لەدایک دەبێت ناکرێت بە ئەسری ڕزعی بگەڕێتەوە بۆ دواوە سەبوو نمونە ئێمە لە مامەڵە لەگەڵ دوایەوە بەڵێ مامۆستا بەنسبەت قسەکانی وتەبێژی حکوومەتی عێراق و سات حەدیثیەوە ئەڵێ دادگای فیدراڵی داوای هەڵوەشاندنەوەی ڕیفرەندۆمی کردو و ڕازی نابن بە سڕکردن و من چەند پرسیارێکم هەیە لەسەرەمە یەک دادگای فیدراڵی عێراق دەسەڵاتی هەڵوەشاندنەوەی هەیە و هەرێمی کوردستان ئەتوانێت پابند نەبێ بە بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە یان دادگای فیدراڵی ئەتوانێت چی بکات لە ئێستا بەنسبەت ئەم ئەنجامی ڕفراندەمەوە کە بووە بە ئەمری واقع و کراوە ڕفراندەمەکە بەڵێ سەرەتا ئەگەر قسە لەسەر دۆسیەی هەرێمی کوردستان بکەین وەکو مەسەلەی ئیستفتاکەی لەناو محکەمەی ئیتیحادیە قەرارەکەی کە دەرچووە قەرارێکی ئەمرێکی ویلاییە ئەمری ویلایی ئەتە ئەمرێکی ئیداریە ئەمە یەکەم شت ئەمری ویلایی بۆ واتایەدێک کە ناڕۆتە ناو ناوەڕۆکی حەقەکەەوە واتە تەنها ڕایت گرتووە بەبێ بڕاتە ناو ناوەڕۆکی حەقەکەەوە ئەوەی کە من تێبینیم کرد بەسەر هەموو میدیاکاری کووردا تێپەڕیوە بەس تەنانەت بڕێر بەدەستانی هەرێمی کوردستانیش تێپەڕی و بەسەر ئەندام پەرلەمانەکانی عێراقشدا وانی هەرێمی کوردستان کە لە عێراقن تێپەڕی ئەوە بوو سعد حودەیسی درۆیشی کرد بە ناوی محکەمەی ئیتیحادی عولیا و بەبێ محکەمەی ئیتیحادی عولیا باسی من ئەوەی کە ئاگام لێ بوو وەکو ئەو وتەبێژی مەجلیسی ئەمنی وەطەنیە لە بەغدا کە ئەو ئاماژەی بۆ دەکە محکەمەی ئیتیحادی ئیلغا دەکە پرۆسەی قەرارەکە بکەن یەک وشەیەکی ئیلغایی تێدا بوو یعنی من ئامادەم بەردەم هەموو تەبێژی حکوومەتی ئمە بەستمە لەسەرمە بوەستین ینی بۆی بەرپرسانی کوردیش بەرچیان زیاتر ڕوون بێت و تەبێژی حکوومەتی عێراقی بە ناوی محکەمەی ئیتیحادیە خود دادگای فیدراڵی درۆی کردو بەڵێ زۆر واسحە دادگای فیدراڵی دادگای فیدراڵی ناو متنی قەرارەکەی بەم شێوە دەڵێت إيقاف إجراء الاستفتاء لحين البت في العدم دستوريته وعتا توستندريت تا ئەو کاتی دێمە ناوەڕۆکی بابەتەکە گلای دەکەینەوە حکومە بۆ بەخشێک تەقە تەنانەت حکومەکەش بە ئەکسەریە دەرچووە ئەمە خاڵێکی زۆر گرنگە پاشان لەلاو لا بەستەوە دادوەرە کوردەکانی لەگەڵ وڵەتی نەبووە ئەوەی کە هەبووە تەنها ئەمڕێکی ویلایی ئەمری ویلاییش کاتێک تۆ کاریگەری یاسایی دەبێت کە ئەو جیهەتەی ئەمرەکەی لە دژدەرەکەی واتە داوا نەبووە مرافعە نەبووە تەنها یەک لایەن تەڵەبێکی پێشکەش کردووە ئەمرێک دەرچووە لە ساڵحی ئەو لایەنە و دەبێت ئەو ئەمرە لە ماوەی 3 ڕۆژدا تەبلیغی جهی بەرامبەر بکرێت کە حکوومەتی هەرێم تەبلیغ نەکراوە تەنانەت تۆ ئەمە ڕێکارێکی زۆر گرنگە بڵاویش نەکراوە تۆ چونکە مەسلەی تەبلیغ لە بابەتی محاکمی اتحادیە وەکو مەسلەی نەشری یاسایەک وایە لە ناو جەریدەیەکی ڕسمیە تا تۆ نەشری نەکەیت بەڵێ کاریگەری نابێت لە سەرێمی کوردستان یعنی یەکێک لەو مەسەلانی تەنانەت بەڕێز مدحت محمود خۆی لە شەرحی یاسای دادبینی شارستانی ئاماژەی بۆوە داوە کە تەبلیغ نەکردن هەرچەند ئەگەر بێت و جهەی بەرامبەر علمیشی پێی هەبێ بەڵام بە شێوەیەکی ڕسمی تەبلیغ نەکرد بێ هیچ ئاساواری یاسایی نییە من بەلامۆ
سێرە بە ڕێزمێت حەد محمود دوایی چۆن خۆی وەڵامی خۆی ئاەوە کە لە کتێبێکی خۆی لە لاپەڕێ بەشی کتێبەکەیدا بەڵێ من ئەوم لا سێرە تۆ دوجار چۆن ئەو دێ تەفسیری ئەو بابەتە دەکات من ئەوە دوایەوە با من پرسیارەکە بگۆڕم و بۆی زیاتر بۆ بینەران و بەرپرسانی ژۆن بێتەوە. دادگای فیدراڵی عێراق دەسەڵاتی هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕفراندەمی هەیە؟ نەخێر. دادگای فێدراڵی بەس تەنها دوو دەسەڵاتی زۆر گرنگی هەیە لەو بابەتانی کە نادەستوورین، تعتیل لەگەڵ ئیعلانی عەدەم دەستووریە. تعتیلیش ئێستا خۆی بۆ حاصل چکاری کوردستان سڕی کردووە. بەڵێ ئێلغا بەس تەنها لە قەزای ئیداریە هەیە، هیچ بۆ بڕیاری ئیداریە بۆ پێی قەزای ئیداری بەشێکە لە جهەی تەنفیزی و لە بەشێکە دەسەڵات جێبەجێکردن بەشێک نییە لە دەسەڵاتەکانی تر. تەنانەت ئەگەر بێت و یاسایەکیش بە نادەستوری دەرچوو بێت محکەمەی ئیتیحادی مافی ئیلغاکردنەوەی نییە، بەڵکو حەقی تعتیلی قانونەکەی هەیە. تعتیلیش بۆ واتایە دێت یاساکە خۆی ماوە، دادگا پەشی خستووە بۆی جارێکتر پەرلەمانتارەکان بیبەنە ناو پەرلەمان دەستکاری بکەن هەمواریکەنەوە بۆ شێوەی کە لەگەڵ ڕۆحی قەراری دادگا دەگونجێ. باشە. بەڕێز حەیدەر عەبادی لە تورکیا طبعا زۆر باسی سەروەری خاکی عێراقەکەن. ئەو ڕۆژتووە لە تورکیاوە دیسانەوە بەداوای لێبوردنەوەی ئێڵێمەوە بە ناوی محکەمەی ئیتیحادیەوە قسەی هەڵبەستەوە، توێتی داوایان کردووە کە هەڵبەوشێتەوە. باشە، من قسەکەم لەسەر قسەی حەیدەر عەبادی نییە چکە ڕوونت کردەوە، بەڵام داواکاری ئێران و تورکیا دیسان پێشێلکردنی سەروەری عێراق وەرێمی کوردستان نییە کە داواکەم ڕفراندەم هەڵبۆشێتەوە لە کاتێک کە تۆڵەی محکەمەی ئیتیحادیش ناتوانێت داوا بکە. بەتاکید ئەمە کێشەکە لێرەوە دەست پێ دەکات کە تۆ دوو دەوڵەتی دراوسێت هەیە، بەبێ ئەوەی دوو دەوڵەتە دراوسێ احترامی مەبادیئە دەستووریەکانی عێراق بگرێ، داوای شتێک لە نەتەوەیەک ئەکا کە تەنانەت دادگای دەستووری کە بەرزترین و باڵادەستترین دەسەڵاتی فێدراڵیە بەپێی دەستووری عێراق بۆ پێی ئەحکام و قەرارەتەکانی بات و مولزەمە بەنسبەت قەراری داعاویەوە، واتە بەنسبەت ئەو بڕیارانی کە لە سکاڵاییە. منەوەی کەلام سەیرە هەم تورکیا و هەم ئێران ئەو مەطلبی داوای دەکەن مەطلبێکی سیاسیە، پێشەکردنی ڕۆحی دەستووری عێراقیشە. بەتاکید یعنی ئەمە قسەی من نییە. ئەگەر تۆ بچیت تەنانەت کۆمەڵێک شارەزای نێودەوڵەتی بێنە وەکو ئەمار ئەخیل و بڕۆس ئەکرمان و تۆم گنزبێرگ و ئەوانەی کە لە مەجای دەستوریە شارەزان، ئەم قسانەی من بخەر بەردەمی بێتاکید سێرتیفایەکە بەتاکید دەڵێت ئەم قسانە تەواون. کێشەکە ئێمە لێرەدا ئەوەیە مؤسساتی حکومی ئێمە وەڵامدانەوەکانیان چەک و ئەمرازی یاسایی بەکارنایەنن، چەک و ئەمرازی دەستوری بەکارنایەنن و بەڕاگررتنی تەجمید کە حکوومەتی هەرێمی کوردستان کردی ڕاستەوخۆیەکان گیرە لەگەڵ ئەو ئەمرە ئیقافە ئەو حکومەی کە دادگای ئیتیحادی بڕیاریدا بەوەستەکانی ئێمەش کەوتونەتە هەڵەی بڕواهێنان بە قسەکانی سعد حەدیثی و حەیدەر عەبادیەوە، ینی کارکتەرێکی سیاسی دیاری کوردستان ئەو وەکو دادگای دەستوری ناوی هێناوە. پێم وابێت جەنابیشت ئاگاد لە لێدوانەکە بووە، ئەڵێت با یەکلاکردنەوەی چارەنووسی ڕفراندەم بخەینە دەستی دادگای دەستوریەوە، یاخود با من بڵێم دادگای فیدراڵیەوە، بەڵام ئەم دادگا فیدراڵی وەکو خۆ دوتت مسەیەسە، ینی بڕیارەکانی بە سیاسی کراوە، کەواتە ئەمە خۆی لە خۆیە هەڵەیە کە بیر لەوە کراوەتەوە. خۆی ئێستا سەراحەتت بێ طبیعیە دۆسێکە بخەیتە محکەمەی ئیتیحادیەوە، ئەم لایەنە طبیعیە، بەڵام ئەوەی کە گرنگە دەبێت تۆ محکەمەی ئیتیحادی ناچارکەیت کۆمەڵێک بڕیار بۆ دەرکات لە بەرژەوەندی تۆی بۆ نمونە پێش دوای ئەم بڕیاریش کە هات کە بەشێکی زۆر لە پەرلەمانتارە شۆڤینیەکان ئاڕاستی محکەمەی ئیتیحادیان کرد کە لەوەی فتوایەک وەرگرن لەسەر ئەو ئەندام پەرلەمانانەی کە بەشداری ڕاپرسییان کردووە و محکەمە ڕەدی کردەوە. کەواتە لێرە تا ڕادە ئەتوانین بڵین ئومێدێک هەیە، بەڵام گرنگە تو ئەم دادگایە لەژێر فشاری نێودەوڵەتی و پارێزەری نێودەوڵەتی بۆ بێنیت و دۆسیەکان بکەیت بە دۆسیەشی گشتگیر و لە ژوورە داخراوەکان بینی دەرەون. پێم وایە ئەم دادگایەش ناچارە بێت کاتێک کە تۆ لەگەڵ ڕوبەڕووی ئەەکەیتەوە بە کۆمەڵێک پسپۆڕی نێودەوڵەتی ناچار ئەبێت. بۆ نمونایەکێک لە وەرەقە زەختانی تۆ توێن دیژێم دادگایە بەکاری بێنی ئەو ستافەی یۆنامەیەکە کاتی خۆی دەستوورەکەی نووسیوەتەوە، یعنی تۆ من لام سێرە چۆنەوان دەستوریان کردووە بە سەقفی گفتوگوەکان کوردی دەتوانێت دەستور بکات بە سەقفی گفتوگوەکان و سەریشکەوێتیایە. باشە، مامەڵەکردن لەگەڵ فڕۆکەخانەکانەوە تانیانە لە فڕۆکەخانەکانە خێنە ژێر دەسەڵاتی خۆمان، مەرزەکان خاڵس نوودەکان هەمووی خێنە ژێر دەسەڵاتی خۆمان.
ئەمەش لەگەڵ دەستوریەکە گرێتەوە ئەمە و ینی ئەمە هێزی منطقە مامەڵیتیاکە منطقی هێزا ئێستا مامەڵی لەگەڵاکە سەراحەت بێ ئەمە تەنها هێزە هیچ جۆرە منطقێکی تێدا نیە ینی هەر تەنها هێزە تەنان بەپێی دەستوری عراقی ژەگەر سێریکەی مادە 110 هەیە مادە 110 باس لە ڕسمی سیاسات دەکات ئێمە لە هەموو دەوڵەتێکی فدرالیە ڕسمی سیاسات لەگەڵ تەنفیزی سیاساتی فدرالی دووشی جیاوازە ئەگەر بین بە ئینگلیزیەکەی بیڵین creating policy لەگەڵ implementing policy دوو لێڤڵی جیاوازە دوو ئاستی جیاوازە با نمونەیەکت بەمێ بۆ نمونە سەیری فدرالیزمی ئەڵمانیکە ئەوەی کە مۆزەفی تەنفیزی سیاساتی فدرالی دەکات مۆزەفی هەرێمەکانە بۆ نمونە کاتە تەنسیبکردنی 221 کەس بۆ فڕۆکەخانەکان خانی سلێمانی و هەولێر و نادەستوریە حاجی و مەدانوین هەمووی نادەستوریە ئێستا من یەک نمونە دەدەم بە جەنابەت ینی تۆ قەت بینی تا حکوومەتەکەی ترامپ یان بڵێن سەرۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڵێ دەبێ هەموو موسساتی حکوومەتە فدراڵەکەی من خەڵکی واشنگتن بێ یان خەڵکی سیاتیال بێ یان خەڵکی پشتی و پێ بەڵام نیویۆرک بێ و خەڵکی ویلایەتەکانی تر نەبێ تەنانەت بەڕێز عەبادی لەم مەسەلەیەشدا پێشێلی مادی 108 کردووە ئێمە هەیئەیەکمان هەیە و هەیئەتە ئێستا دروست نەکراوە بۆ ئەو هەیئەیە بە ناوی هەیئەیەکە لێضەمانن واتە بۆ گرنتیکردنی مشارەکەی هەرێمەکانە بە شێوەیەکی عادلانە واتە ئێمەش ئەو مادە 108 زۆر بە واضحی ئاماژەی پێیاوە ئەو هەیئەیە باز لەوە دەکات کە دەبێت تەنانەت حکوومەتی ئیتیحادی وەزارەتەکان فەرمانبەرەکانی لە سیاسی بەپێی مشارەکەی عادلانەی هەرێمەکان فەرمانبەریان بێت لەوێ يعني منو لام سير استهتنانت همو استكاني وزارات لنا حكومة فدرالية لنا يك كتلة وياخذ لنا يك سكتة دينية ولا لنا يك مذهب وكنترول كراوة أما خوي لخوي ده بيتش وان روحي دستورة دواتري برز عباديك بنسبة تنفيذ كردنيا وعطى تنفيذ سياسات فدرالي دبل الرجال هري مكانه وبيت دبل الرجال هري مكانه وبيت وبواتا يشتر شون يستأيما حاڵی حاضر وایە بۆ نمونە بەنسبەت جنسیە و ئیقامە و نیشینگە و بابەتانەوە کە هەموو سەلاحیەتی حەسری بەغدادن و هەموو فەرمانبەرەکان فەرمانبەری کوردن و هەمویان خاوەن پلەی سەربازین و لە هەمان کاتیشە لە بەرامبەر محکەمەی ئیتیحادی و لە بەرامبەر حکوومەتی فدراڵی مەسئولن یعنی هەموو وای سبەینێت تۆ لە فڕۆکەخانەکان ئەم ستێپە بنەی دەبێت دوو سبەی ئێمە چاوەڕێ ئەوەشکەین کە کۆمەڵێک عەسکەری و ڕۆژپەدار و بەتەکید یعنی ئەمە بەسڕەوە هێندێ لە سلێمانی و لە گەرمیان و لە هەولێر و دەسەڵاتی هەیە و هاوزمانی تۆنی بەتەکید سەپێن باشە کورد چۆن لەناو ئەم یاریە لەناو ئەم گەمە دەستوریە سەرکەوێت و ئایا بوونی لایەنی سێهەم مەبەستم لایەنێکی نێودەوڵەتیە بۆ چاودێریکردنی دانوستانەکان بمبورە من تقریبا 3 بۆ 4 خولەکەم ماوە بۆیە یانی ئەگەر پرسیارەکان من پرسیاری زیاترەکەم ئەوە تا پێ مەڵێن 3 دقە ئەمە چۆن بیباتەوە تایە و ئایا دانوستان بەبێ لایەنی سێهەم دیسان سەپاندنی کۆمەڵێشتە بەسەر کووردە و کە لە کۆتایی هاوڵاتی کورد لەی زەرمەندە بتاکید ئێمە یەکێک کێشەمانێ لەگەڵ حکوومەتی فدراڵە ئەویش مەسئلەی فەرزی سیاقاتە حکوومەتی ئیتیحادی کۆمەڵێک بۆچوونی هەیە پێی وایە بۆچوونانە بۆچوونی فدراڵین کە خۆی لە ڕاستیە فەرزی ئەم سیاقاتانە من مەرسومێکمانەیە لە ساڵ 2008 ژمارە 4 ساڵ 2008 کە بەڕێز سەرۆک ماوەجەرال لەگەڵ هەردوو جێگرەکەی ئەو مەرسومەی ئیمزا کردووە یەکێک لەو خاڵە گرنگانی کە لەو مەرسومەدا هەیە ئەویش ئەوەیە ناکرێت فەرزی سیاقاتی دەستوری لە ڕێگەی هێزی سەربازی و بکرێت بەسەر محافظات و ئەقالیمە و نابێ هیچ کام لەلایەنەکان سیاسەتی ئەمری واقع بەکاربێنن و ئەم مەرسومە قووەتیشی قانونی هەیە بەو پێی کە لەو کاتە دەرچووە سەر هەموو لایەنەکان لەژێر چەتری ئەم مەرسومەدا بوون ئەمە یەک دوو مەراسیم کە سێکێکە لە سەلاحیەتە حەسرەکانی سەرۆ کۆمار کە کاتی خۆی دەرکراوە ئەمە بۆ بخینە ئەملاوە ئەو بابەتی کە ئاماژەت پێدا بەنسبەت ئەوەی گەمە دەستوریەکە چۆن بکەین من پێم باشە ئاماژەیەکیش بۆ بی لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێدا سیاسیەکان ئەم جارە لە باگراوند خەڵکی زۆر شارەزا بڕۆن یاریەکان بکەن ینی ئەم شتانەی تۆ ئەم شەو ئاماژەت پێداوە بەنسبەت بەشێکی زۆری هاوڵاتی ئاسایی و کەسانی بەرپرسیش نەیانزانیوە چۆنە ئەمە چۆن بکرێت کاگەردگا من هەموو جار حەزەکەم یەک نمونە باسکەم ئەویش نمونەی ئیتیفاقەنەوەیەکی بینی ئێران و حکوومەتی ئەمریکایە ئەو ئیتیفاقەنەوەی گەر هەر کەسێ سەری شێوازی گفتوگۆکان بکات زۆر سرنجڕاکێش بەو پێی کە طرفی ئێرانیەکان پرۆفیسۆرێکی فیزیایی بوو کە لەسەر مەسەلەی بۆ نمونە نسبەی پیتاندنی یۆرانیۆم و سەنترفیوج و بابەتە تەقانیەکانی نەگلایە کردوە لە بەرامبەریشدا پرۆفیسۆرێکی فیزیایی ئەمریشی بوو لە طرفی ئەمریشیەکاندا گفتوگۆکان نەگلایی دەکرانەوە درافتەکان حاضر دەکران کۆتا ئیمزا دەچۆ لای بەڕێز جۆن شێری و بەڕێز محەممەد جەواد زەریف ئەوەی کە لای من گرنگە وەکو لایانی سێم ئەمە زۆر گرنگە کە داوا لە
ئەو بەڕێزانە بکرێت کە کاتی خۆی دەستوری عراقیان نووسی کە ستافێکی یۆنامیان لەگەڵا بوو هەر کەسێک گەر سێرچکە لەس دەستوری عراق لێتریچەرێکی واتە بڵێ ئەدەبیاتێکی زۆر هەیە بە زمانی ئینگلیزی لەسەر تەنانەت بەند بەبەندی دێڕ بە دێڕی و من خۆم بەشێکی زۆریانم لایە وم پێم وایە گەر بێت و ئێمە بتوانین یۆنامی و خەبیرەکانیان پسپۆڕەکانیان بۆ من لە دەرشەوە کۆمەڵێکیان دەناسم بۆ پێی بەشیشیان لە چەندین محازەرات لە پێکەوە بووین و دەرسیان پێداوم لەوەی کە فەرزی سیاقات وەکو لایەنێکی چاودێر بن بەسەر گفتوگۆکانەوە چونکە ئەگەر لایەنی هەرێمی کوردستان هەر بابەتێ باسکە و لایەنی بەغداد هەر هەر بابەتە ڕەفسکە ناگا بە هیچ دەرئەنجامێک ئەمەش لەو کێشانە کاتە چاوەشەکاریش لەم بینەیە بوونی هەیە یعنی ئێستا تۆ ئاماژەت بە قسەیەکی پێش بەرنامەکە پارێزەری عەبادی کرد ئەویش داوای شتێکی لەوەی کردووە کە بڵین ڕفراندەم ئەنجامەکەی هەڵبۆشێتەوە بەڵێ ئەوە زۆر گرنگە کە پارێزەرەکەی خۆی لە ئەمرە ویلایەکە داوای ئیقافەکە ئیقاف نەداوای ئیلغانەکە نەداوای ئیلغانەکە ئەمە خۆ من لام سەیرە ئێستا ئەمە تەوسیع لە تەڵەباتی داواکەیە با بزانین دوای ئەمە کەمە زیاتر ڕوونیەکاتەوە کە دەسەڵاتەکان ئێستا لای شتەکان سیاسین لەسەر وی حەیدەر عەبادی بابەتەکان سیاسین چونکە تۆ پارێزەرێکت تێناوە و لە هەمان کاتە بریکارنامەیەکت بۆ کردوتەوە بە پێی و بریکارنامێش ئەم تەڵەبە قانونیە بووە ئێستا سەقفی مەطالیب بەرزەکەیت و لە دەرەوەی مەطالیبە یاسایەکانی خۆت بێگومان ئەوراقی سیاسیە بەسەلەکە یاسایی نیە و دەستوریش نییە ویستم ئەوە لە کۆتایی ینی ئاماژە بۆ خاڵە بم بەکە زۆر بەلام و گرنگە ئەویش بابەتی ئەو گفتوگویانە من پێم وایە حکومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک مافەیە لە دەستوری عراقدا مافی ئیجابین و حکومەت کەفالەتی کردووە بۆ پێویست ناکە لە ناو بودجێ لە ١٧ قسەی لەسەر بکرێ بۆ نمونە حەقی تعلیم حەقی سەحا حەقی زەمانی عەمەل ئەمانە دەبێت لە دەرەوەی ١٧ ئەمە هەندێک لایەن ئەڵێن هاوڕێیان بەس کاتی ئەوم بەنێمە زۆر گرنگە هەندێک لایەن ئەڵێن ئەچینەوە بەغدا و لە بەغا بودجە بۆ هەرێمی کوردستان ئەهێنین و موچە ئەدرێت ئەمەش دیسان چاواشەکاری وڵخەڵاتانی وڵاتیانە چونکە لە بودجەی عێراقا ئەمجارە هیچ نسبەی و ڕێژەیەک بۆ کوردانەنراوە کەواتە لەکوێ هێنرێت ئەمەش دیسان یاریەکی زۆر دۆڕاوە لە ئەساس زۆر دۆڕاوە لە زۆر سپاس دەکەم بەڵێ پێم وایە بێباش بوو بەشێکی زۆری شتەکانمان کەڤەر و تەختێ کرد مامۆستا زەردەش خالید ماستەر لە دیزاینە دەستوریەکان زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ زانیاریەکانت بەو هیوایی کە بەرپرسان گوێ لە کەسانی شارەزا بگرن و ڕاوێژیان پێ بکەن بۆەوەی ئەم جارە بیبنەوە بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان بەخوای گەورە سپێرم سپاس.